لە ڕووی دەرونیەوە منداڵانی ئەو سەردەما لە چاو منداڵانی ڕابردوو نەخۆشتر و دەروون نائارامترن. نائارامترن. بەڵێ. دەکرێت هۆکارەکەی بزانین؟ یعنی مناڵەکانی ئێستا بەڕاستی گەر وەڵامێکی علمی بدەم بەڵێ وەک گریمان دەبی بڵێن احتیمالە دەڵێن چونکە ناکرێت شتێکی حەسبی بکەی بە جێگیری بڵێ ئەگەر دیراسە لە مەسح و ئیحساء لەسەری نەکرابێت ناکرێت بڵێن وایە ناکە بڵێن دیاردەیە ڕەنگە 20 کەس دوا بۆتیە لە 1000 کەس ئەوە دیاردە نییە بەڵام بەعام من ئەتوانم بڵێم مناڵی ئێستا بەستراوە بە عیلاقاتی بەشەڕ علاقاتی بەشەر ئێستا وەک پێشان دڵپاکی نەمایە ڕۆحیەتی علاقاتی ئینسانی نەماوە ئێستا لە ڕووی یعنی حتا خزمایەتی وەک پێشان نەماوە وەک پێشان عیلاقەی خزمایەتی نییە یەکێک نزیکە لای من لۆ چووکە تەکنەلۆژیای ئێستا وای کرد عیلاقەی مەسلحەبی ئینسان بە ئینسان کە تەکنەلۆژیا پەیدا بوو دۆڵار پیا بوو دۆلارت هەیە خەڵک دەپرسن لە تو دۆلار نییە عیلاقەی مەسلحەیە برا لە برا ناوە ناپرسی هەیە وەنیە مەسلحە بووە ئەو نەوە عیلاقانە کاریگەر دەکات لە چی کە من عیلاقەم لەگەڵ برای خۆم لەگەڵ خزمی خۆم لەگەڵ جیرانی خۆم بە پاکی نەمینێ تەندروستی بە شێوەیەکی ڕێکوپێک نەبێت کاریگەر لەسەر چی ئەکات لەسەر مناڵەکان چونکە مناڵ وەک ئاوێنەیە ینی ژیان لەوەی ئاوێنەیە چی ئەبینی تەقلیدی لەبەر هەندێ عیلاقەی ئێستا ئەڵێم عیلاقەی خزمایەتی تۆ عیلاقەتەیە نزیکە لای تۆ ئەو کەسەی لە طریقەی بیرکردنی تۆ نزیکە ئەوە نزیکی تۆیە هەیە کوری مامتە بەزە و طریقەی بیرکردنی لە عالەمە لە خی نزیکن بەس طریقەی بیرکردن زۆر دوورن لە یەکتر بەڵام لە طریقەی بیرکردن هەیە نە خزمی تۆیە نە قەومیە تۆیە نە دینی تۆیە بەس طریقەی برکردنی نزیکە ئەوە نزیکترە لە من یەکێک کوری ماممە بەڵام زۆر دوو خۆم نبینم لەو ئینسانە بەعام عیلاقاتی بەشەڕ کە خاوین و جوان و خۆشەویستی تێدا بێت کاریگەرێکی گەورە دەبی لەسەر گەشەکردنی دەرونی ئیمناڵ چەند عیلاقات ئێستا من ئەڵێم جارێک دوا وەڵامم ئەڵێم بۆ باوکێک دەتەوێت مناڵی تێڕێک و پێک پەروەردە بکرێ خۆش بووە تۆی دەتەوێت مناڵی تو خۆش بووە بۆ باوکێک ئەڵێم خێزانت خۆشەویستی خوێزانت دیار بکە لە پێش مناڵەکەت تۆت خۆشەوێ کە ئەو خۆشەویستی ئەو مناڵە پەروەردەی دەرونڕێک و پێک دەبێت بەجا مناڵە ڕۆژانە تۆ جوی نەدەی بە خێزانی تۆ لە پێش مناڵەکەش بە کوشکی خۆی جوی نەدا